شەوی ڕابردوو لێرەدا لە گوندی دارا لە سنووری قەزای خانەقین تیرۆرستانی داعش هێرش دەکەنە سەر گوندنشینانی ئەم لادیەیە کە تێیدا سەرەتا دوو هاوڵاتی لێرەدا لەم ماڵە شەهید دەکەن دوای بیستنی دەنگی تەقە لەلایەن گوندنشینانەوە بەهانەی هاوڵاتیەکانەوە دێن سی هاوڵاتی تری گوندەکەش لە کاتی بەهانە هاتنیان شەهید دەکرێن دوای گەشتنی هێزە عێراقیەکان بۆ شوێنی ڕووداوەکە دوان لە کارمەندانی پۆلیسی خانەقین و سوپای خانەقین ئەوانیش شەهید دەکرێن. دوای تێپەڕبوونی کەمتر لە مانگێک بە سەرکردەوە تیرۆریستیەکەی گوندی مێخاس جارێکی ترکاکەیەکانی سنووری خانەقین کرانە ئامانج لەلایەن تیرۆریستانەوە و پۆلێک ڕۆڵەی کاکەی شەهید کران بەناوەکانی سەید سەفا عەبدوڵڵا، سەید شەهاب بەشا، غەسان عەزیز کاکەی و تارق عەزیز کاکەی و یەزان جەماڵ عەبدوڵڵا و حسێن عاسم کاکەی و هەروەها بریندارکردنی محەممەد شەهاب و عەلی شەهاب و مؤەیەد خەلیل. تليفون الرام هذا ساعات تقريبا دي شوبي ود ماما برا سليمان قصاوي كرياي من تواتم لما صراحات بكم والله حلصيام هاتم كره قال مش وشون ما هاتم رسمنا ايره دي من ليره كفتنا كره قم سيارة والخصي على ناي ورا خانقي من رسم اورا اي كره مش ليره دريالي لورو تقل لي كرد ڕووداوەکە ئێوارە بۆ پشتیان کردو زاواکەم و براکەم ئەلێرە بوونە تاریک هاتوونەتە گیان چەند چەکداری هاتوونەتە گیانیان ئەلێرە نەیانزانیوە زاواکەمەیان لەگەڵ براکەمیان کوشتووە و دوو کوڕی هەیە زاواکەمان ئەوانیش بریندار کردووە ئیتر هاواریان کردووە و ژن و هەراوریان کردووە مردم هاتووە این خەڵدیەکان هاتوون یارمەتیان جنازەکانیان بردووە و چەند کەسانێ تریش هەیە لە قەوم و کەس و کار و هەم عەشەت خۆمان لێرە توش بوونە. لە دوایین هێرشەکانی تیرۆریستان بۆ سەرگوندە کاکەیەکان زیاتر لە 15 شەهید و برینداریان هەبووە ئەوەش بەهۆی ئەو بۆشایە ئەمنیەوەیە لا سنوورەکە دروست بوو و نەبوونی هەماهەنگی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا هاوڵاتیانی گوندەکانی دەوروبەری خانەقین داوا دەکەن هەرچی زووە هێزەکانی پێشمەرگە بگەڕێنرێنەوە ئەو ناوچانە بۆ پاراستنی سەر و ماڵیان لە مێژوو سەلماندێتی کە پێشمەرگە گوێی متمانەیە ئەبێ جارێتر حکومەتی هەرێم بە هەموو حیزبەکانیەوە ئەڵێم نەیەک و دوان ئەبێ دانیشتن بیرێ لە مەسیر ئەم خەڵکە بکەنەوە ئەمە خەڵکی خانەقیە زۆر کورتپەروەرە زۆر دڵسۆز بۆ چەندها قوربانی داوە بەرامبەر ئەم قوربانیە حەقی خۆیەتی ئیمڕۆژ لە ڕۆژی تنگانەوەها مافی بپارێزی ماف پارێزن مادەم تۆ نەتەوەت کووردە قەس ناتوانێت کەسێ ئللا پێشمەرگە بەرەنگار بێتەوە ئللا پێشمەرگە دیفاعەت لێ بکە. داوامان ئەوەیە لە سەرگایەت لە کورد هێزێکمان بۆ دابین کە پێشمەرگە بگەڕێتەوە بەڕاستی ژیان لێرە نییە کە ئەوێتە حوتنی و کەس بۆی نییە یەک تەقە بکرێ 10 نەفەر لە پشتی ماڵەکەت بکژێ کەس بۆی نییە تاکو بەیانی یەک نەفەر یەک هێز بەهاناتەوە نایە هیچ قواتێکی لێ نییە. لە سەرەتای ئەم ساڵەوە گروپا تیرۆریستیەکان جموجۆڵەکانیان لە سنووری ناوچەدا بڕێندراوەکان زیادی کردووە و ڕۆژانە هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربانی کردەوەکانیان ئەم ڕووداوە دڵتازیانە لە کاتێکدا بووە پاش تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر ئۆپراسیۆنی پاڵەوانانی عێراق کە لەلایەن سوپای عێراق و حەشدی شەعبی وەڕاگەاندرا بۆ لە ناوبردنی پاشماوەکانی داعش. دەشتی جەماڵگەلی کوردستان خانەقین.